پەیوەندێکی ترمان دایکی فریشتە فەرموو خوشکەکەم. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم و ئێوەی ئازیز فەرموو دادەگیان. زۆر سپاس لەگەڵ ئێوەی ئازیزشە. پێشم ئەنوێشکە بەس سونەتەکانی دوای نوێژی نیوەڕۆ چیە و دوکان سونەتی جومعەکەم دروستە؟ پێش نوێژی جومعە؟ دوای جومعە، دوای نوێژی جومعە. ئێوە لە ماڵەوە مەبەستەوەی نوێژەکەی نایە بۆ مزگەوت بۆ گەڵ؟ بەڵێ لە ماڵە مەبەست ماڵەیە. بەڵێ بەسەر چاوی شەڵا ڕوونکردنەوە جگە لەوەش مامۆستاگیان ڕۆژانی ئاسایش 4 کاتەکەی پێش نوێژی نیوەڕۆ لە کاتی بانگانە یا چەند دەقە پێشەوەی ڕکاتەکانی پێش نیوەڕۆ پێشبانگ یان دوای بانگ بەسەر چاو لەسەر ڕکاتەکانی پێش نوێژ و دوای نوێژ یان مەبەستم پێشبانگەکەیە لە چی دقەیەکە ئەو 4 کاتە دروستە و نیەتی چی لێنی بەسەر چاوی شەڵە بۆت باز دەکەم. خوا بادەستە باتە مامۆستاگیان دایکی فریشتە خوشکە باشەکەم سەرچەم دادەگیان خوا لەگەڵ خوشکی عزیزم. دایکی فریشتە فەرمووی بۆ نوێژی ئاهەینی خوشکانی بەڕێز وا باشترە ئەگەر وەختێ خوتبە تەواو بوو مامۆستا لە مزگەوتە دەستێک کرد بە نوێشکردن تۆش لە ماڵەوە نوێژەکەت بکە. ینی تۆزێ نوێژەکەتان تاخیرکەن هەندێک مزگەوت جارێ بانگی یەکەم زووتر دەڵێن کە بانگی یەکەم بۆ ئاگادارکردنەوەی تۆ لەگەڵ بانگی یەکەمە نوێژەکەت مەکە. چاوەڕێ بکە تا خوتبەکان دەخوێندرێتەوە ئەگە بەدێت تەلەڤیزۆنەوە بێ ئەگەر لە پەیزێکی ڕاستەوخۆ بێ یان لە مکەبەری مزگەوتەوە بێ خوشکان دایکی فریشتە و هەموو خوشکانی بەڕێزم ڕۆژی جومعە مادام ئێوە هەندێکتان بەهۆی ماڵ و منداڵ و ئەمانەوە بۆتان ناکرێت بێنە مزگەوت با لە وتاری ئاینی مەحروم نەبن. هەوڵ بدەن خوشکە باشەکانم ئینشاءڵڵا ڕۆژی جومعە هەم بەدەم چێژدەنان و خزمەتی منداڵەوە چاوێکیش و گوێیەکتان لەسەر تەلەڤیزۆنەکە بێت کە زۆربەی وتاری یاینی پەخش دەکات لە زۆربەی ئێستا تەلەڤیزۆنی دیمەن ڕۆژانە وتاری هەینانی وتاری ڕاستەوخۆی هەینی دەگوازێتەوە. تۆ ئەتوانین لەسەر تەلەڤیزۆنەکەیان هەر تەلەڤیزۆنێکی ئازیزی تر ئەوانەی کە خێر بڵاو دەکەنەوە کە دین بڵاو دەکەنەوە هەروەها فەیسبووکەکەی خۆت مۆبایلەکەت بکەیتەوە ئەو هەموو مامۆستا بەڕێزە الحەمدوللا خوا پاداشتیانداتەوە وتارەکەیان ڕاستەوخۆ تۆ کامیان دڵت ئاوی پێدەخواتەوە و دەرسێکی هەفتانەی دین و ژینکی لێوە دەگری وتارێک گوێ بگرە. ئەخۆ مۆبایلەکەت توانین لەگەڵ خۆتا بەدیتە مەتبەخەکەەوە لەگەڵ چێژدێنانە وتارەکەشت گوێ لێ بگری کەواتە ئەگەر وتارەکەت تەواو بوو دەرفەتت بۆ ڕەخسە ئەمجا بڕۆ نوێژەکەت بکە پەلەمەکە. ئەو کاتە تۆ 4 کات نوێژی نیوەڕۆ دەکەیواتە دوورکان ناکەی. باسی سونەتەکانت کرد. سونەتەکان سونەتی پێش نوێژ ئەو 4 کاتەی غەیری ڕۆژانی جومعە کە لە پێش نوێژی نیوەڕۆدا دوورکات دەکرێت و لە دوای نوێژی نیوەڕۆ دەکرێت دادەفریشتە هەتاوەکو بانگ نەبێ نابێ سونەت بکەیت. یعنی بۆ نمونە سونەتی پێش نوێژ نیوەڕۆ جەنابەت باز دەکەیت ئەبێ بانگی نیوەڕۆی دابێ لە مزگەوتەوە گوێ لەبێ یان لە مۆبایلەکەتەوە بانگی دابێ یان لە تەلەڤیزۆنەکەەوە بانگی دابێت لە بانگەکە بوو بێتەوە ئەم جاڵی نێتمە دوورکە سونەتی پێش نوێژ نیوەڕۆ دەکەم سەلامە داوێت نێتمە دوورکە سونەتی پێش نوێژ نیوەڕۆ دەکەم ئەمجا 4 کات نوێژی نیوەڕۆ فەرزەکە جێبەجێ دەکەم. واتە سونەتەکانی پێش نوێژ ئەبێ دوای لێبوونەوە بێت لە بانگەکە نابێت سونەتی پێش نوێژ لە پێش بانگا بکەیت واتە کە بانگ نەبوو بێ وەختی نوێژەکە نەبووە. سونەتەکانیش پەیوەستن بە نوێژە فەرزەکەەوە نوێژە فەرزەکەش دەبێت بانگەکە بوو بێ ئەمجا نوێژە فەرزەکە دروستە بیکەی سونەتەکانیش دەبێت دوای بانگەکە بن نەک پێش بانگەکە. یا ڕەبی خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا بۆ ڕێگا ڕاستەکەی خۆی.